بەڵێ ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەمم بە سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵ میوانەکەمەکەم هەڵبەت تەوەری دووەمان تایبەت دەبێت بە بەنداوەکان لە کوردستان. ئێمە چەند بەنداومان هەیە؟ بەنداو یاخود دروستکردنی بەنداوی نوێ لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە بۆ گلدانەوەی ئاو بە تایبەت لە وەرزی زستان و لە وەرزی بەهارە کە هەڵبەت زۆربەی وڵاتانی جیهان وڵاتانی ناوچەکە بۆ نمونە چەندین بەنداویان دروست کردووە بە تایبەتی لە ماوەی ساڵانی ڕابردوودا. با سوپاسەوە لەسەر ئەم بابەتە بەڕێز ڕەحمان خانیم لەگەڵای بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێم. کاک ڕەحمان بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانیتان باش و بەیانی هەموو بینەرانتان باش. زۆر سپاس. کاک ڕەحمان، من پێشەشێکی کورتم باس کرد. ئێمە وەک ئاشکرای خاوەنی دوو بەنداوی دێرین و گەورەین لە هەرێمی کوردستان، بەنداوی دوکان و بەنداوی دەربەندیخان کە مێژوەکان بۆ ساڵانێکی زۆر پێش ئێستا ئەگەڕێتەوە. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئەم بەنداوانە لە ئێستا هیچ مەترسیەکیان لەسەر نییە یاخود پێویستیان بە نۆژەنکردنەوە نییە کە بکرێت؟ بەڵێ فەرموو. بەڵێ. زۆر سپاس. لە ڕاستیە بەنداوی دوکان و دەربەندیخان و بەنداوی دهۆکیش لەو بەنداوە گەورانن کە لە ساڵانی ڕابردوو دروست کراون، یعنی دوکان و دەربەندیخان تەمەنیان زیاتر لە 6 ساڵە و پلانیان لە کۆتایی چلەکان و سەرەتای پەنجاکانەوە بۆ دانراوە، لە کۆتایی پەنجاکان و سەرەتای 6 ئەو بەنداوانە تەواو کراون، بەنداوی دهۆک لە هەشتاکان تەواو کراوە. ئەو بەنداوانە بەنداوی گەورن لەسەر ئاستی عێراق و لە هەرێمی کوردستان لە سەداسی خەزینی استراتیجی هەموو عێراق لەو بەنداوانن لە دوکان و دەربەندیخانن. ساڵانە ئاوێکی باش لە ساڵی بارانە کۆکەنەوە و ئەو ئاوا چ بۆ بەرهەمێنانی کارەبا، چ بۆ پێویستەکانی خواروی بەنداوەکان و چ بۆ ناوەڕاست و باشووری عێراقیش گرنگیەکی زۆریان هەیە. لە ڕاستیە هەموو بەنداوێک پێویستی بەوەیە کاری تەواوکاری بۆ بکرێ و کاری سیانی بۆ ساڵانەی بۆ بکرێ. ئەو بەنداوانەی ئێمەش لەبەرەوەی تەمەنێکی زۆریان هەیە پێویستیان بە سیانەی بەردەوامە. ڕاستە بەپێی ئەو ئیمکانیاتەم تەواضعی کە لە هەرێمی کوردستانەوە بۆ بەنداوەکان تەرخانەکرێ کاری تیاکرێ، بەڵام ئەو کارانە کافی نین و پێویستیان بە بودجەی زیاترە و ئەو بودجەیەش لە ڕاستیە پێویستە لەلایەن حکوومەتی عێراقەوە دابین کرێ. چەندین جار لە کۆبوونەوەکان جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو، جەنابی سەرۆک وەزیران، ئەو کۆبوونەوانەی کە کراون لەگەڵ لایەنی عێراقی داواکراوەکە وەکو هەر بەنداوێکی تر لە عێراق کا گرنگێکی زۆری بۆ هەموو عێراقیە و بەنداوانش بودجیان بۆ تەخسیس کرێ لەبەر ئەو گرفتانەی کە هەن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدراڵی لە ڕاستیا و کێشانە تا ئێستا چارەسەر نەکراون. بە بەردەوامی وعدیان داوە لە ڕئیس وزەراوە تا هەمویان، بەڵام تا ئێستا وەکو واقع جێبەجێ نەکراوە و ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین و ئەوەی بکرێ بە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بین لە سیانەکردنی ئەو بەنداوانە تا ڕادەیەک حاڵی بەنداوەکان باشە و توانای گلدانەوەی ئاوی پێویستیان هەیە. بەڵام وەکو وەزانرێ ئەم ساڵ لەبەرەوەی ساڵێکی کەمبارانی بووە تا ئێستا بە تایبەتی لە حەوزی دوکان و تەنانەت لە دەربەندیخان باران زیاتر باریوە، لە سلێمانی باران لە ساڵی پار زیاتر باریوە، بەڵام لە هەولێر و دهۆک باران لە تەواوی هەرێمی کوردستان لە ساڵی پار کەمتر باری و هیوادارین ڕۆژانی داهات و یا مانگەکانی داهات و کە تا ناوەڕاستی مانگی پێنجی شەگەری بارانبارین هەیە بتوانین ئاوێکی زیاتر لەو بەنداوانەی خۆمان کۆکەینەوە بۆی پێویستەکانی خۆمان لە ساڵی ئایندەم سۆگەرکی. بەڵێ، وەک بەڕێستان باستان لەو کرد تا مانگی 5 ئەگەری بارانبارین هەیە. پرسیارەکەم ئەوەیە بەنداوەکانی هەرێم ئامادەکاریان کردو ئەم ساڵیش بۆ گلدانەوەی ئاو؟ بەڵێ، لە ڕاستیە ئێمە جگە لە بەنداوە گەورەکان بەنداوەکانی تریش کە بەنداوی بچووک و مامناوەندن لە هەرێمی کوردستان نزیکەی 22 بەنداو لە هەرێمی کوردستان ئێستا ئاویان تیا خەزن کراوە. 1-2 بەنداوی تا ئێستا وەکو پێویست تەواو نەکراون، بەڵام ئاویان تیا خەزن کراوە و ئەو بەنداوانە ئێمە لیژنەیەکی بەدواداچوون یا لە ناکاوی لافاومان هەیە، بۆردێکی ڕاوێژکاریمان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکان. تەواوی ئەو بەنداوانە هەڵسەنگاندنیان بۆ کراوە و پلانێکی کارپێکردنی و خەزنکردنیان بۆ کراوە. ئێستا ئاستی ئەو لەو بەنداوانە دائەبەزێنرێ تاو ئاستەی کە پێویستکە لە وەختی فەیەزانە یا لە وەختی ئەوەی کە ئاوێکی زیاتر بۆ بەنداوەکان
با بڵێن لە کاتی بارانباری نابێتە بەنداوەکانەوە بتوانرێ احتیوا بکرێ و هەروەها بتوانرێ سەلامەتی ئەو بەنداوانە بپارێزرێ. بۆیە هەموو ئەگەرەکان لەبەر چاو گیراون و بۆشایی خەزنی لەو بەنداوانە دیاری کراوە بۆ ئێمە بتوانین ئەو بارانە چکە بەنداوەکان وەکوتم بچووک و مامناوەندن لە کەمترین بارانە ئەگەری پڕبوونیان هەیە بۆی ئێمە بە وریایی مامەڵە لەگەڵ ئەو بەنداوانەکەین بۆی بتوانین کە پڕیشە بن هیچ زیانێکیان بۆ بەنداوەکە نەبێت. بەڵێ بەڕێز ڕەحمان خانی ئێمە خاوەنی وەک باسمان کردو و ئاشکرایە بەنداوی دوکان و دەربەنی خان و دووەشین کە ئەمانە سێ بەنداوی گەورن. ئەی چەند بەنداوی ترمان هەیە کە بچووکترن لەوان ئەگەر پێمان بڵێ؟ بەڵێ وەکو وتم ئێمە 22 بەنداوی تر لە هەرێمی کوردستان ئاویانتیا خەزم کراوە لە ڕاستیە بە تەواوی بەنداوی گۆمەسپان کە بەنداوێکە لە نزیک هەولێر ئەو بەنداوە ئابێتە سێەم بەنداو لە هەرێمی کوردستان چکە توانای گلدانەوەی ئاوی لە بەنداوی دهۆکیش زیاترە نزیکەی 9 ملیۆن مەتر سێجا ئاوەگرێ و ئێستا ئاویتیا کۆکراوەتەوە نزیکەی 9 ملیۆن مەتر سێجا ئاویتیا کۆکراوەتەوە و هەموو ئامادەسازیەکی بۆ کراوە کە بتوانێ با بڵێن ئەم ساڵیش ئەو باران و ئاوەی کە ڕوو لە حەوزی ئەو بەنداواکەن بتوان ڕێکۆکرێتەوە بۆیە ئەوە شێشێکی ترە بێ لە بەنداوە گەورەکان لە هەرێمی کوردستان و پلانی تریش هەیە چ وەکو هەرێمی کوردستان بۆ دروستکردنی بەنداو یا تەواوکردنی بەنداوەکانی ترکە لەبەر بێ بودجەیی یا لەبەر بێ سویلەی نەقدی وەستاون بۆی دەست پێ بکەینەوە. بۆ نمونە بەنداوی خۆرنەوەزانمان هەیە لە گەرمیان ئەوە خوا خەریکی ئامادەسازیەکەین بۆەوەی تەواو بکرێ و بەنداوی تر هەن بەنداوی باسەڕە هەیە لە سلێمانی گرنگە بەنداوی چەقچەق و خەریکە ڕیدیزاینمان بۆ کردوێتەوە لە سلێمانی بۆ ئەوەی دەستی پێ بکەینەوە. دوو بەنداومان لە دهۆکەیە مانەوێت دەستیان پێ بکەینەوە. هەموو ئەو بەنداوانەی کە لە پلانان بۆ ئێمە بتوانین تەواوی ئەو ناوچانەی پێویستیان بە ئاوە تەواوی ئەو ناوچانەی پێویستیان بەوەی ئێمە خزمەتیان بکەین لە ڕووی گلدانەوەی ئاو و لە ڕووی دابینکردنی پێویستەکانی ئاو بۆی ئەو ناوچانە لە شوێنەکانی خۆیان بمێنن و لەسەر ئەرزوو ئاوی خۆیان با بڵێن ئینتاجی بەربوومەکانی خۆیان بکەن و بتوانن شوێنێکی گونجاوی ژیان لە ناوچەکانیان دابین بکرێت. بەڵێ کاک ڕەحمان بڕیار بوو بەنداوێکیش لە باوەنور دروست بکرێت بەڵام بڕیارەکە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە یاخود پرۆژەکە تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش لە کاتێکدایە کە ئەو ناوچێ بە ناوچەیەکی استراتیژی دانرێ بۆ گلدانەوەی ئاو هۆکارەکەی چێت تا ئێستا پرۆژەکە وەرسێنراوە؟ بەڵێ لە ڕاستیا بەنداوی باوەنور بەنداوێکە لەسەر سیروان کاکەوێتە خوارووی بەنداوی دەربەنی خانەوە بودجەیەکی زۆری پێویستە نزیکەی 240 ملیار دیناری پێویستە بۆەوەی ئەو بەنداوە تەواو بکرێ و پێویستی بەوەیە لە چەند ساڵێکا بەنداوەکە تەواو کرێ ناکرێ ساڵانە بودجەیەکی کەمی بۆ تەخسیس کرێ و دەست بە دروستکردنەوەی بەنداوەکە بکرێت چونکە کاری تیا کراوە بەنداوەکە نزیکەی لە 12 کاری تیا کراوە و وەستێنراوە لەبەر ئەو بارودۆخە ئابوورەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە. ئێستا جارێکی تر بودجەی بۆ تەخسیس کراوەتەوە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وا بڕیارە لە ساڵی ئایندە دەست بە دروستکردنی بکرێتەوە و من جارێکی تر ئەوە ئەڵێمەوە ئەو بەنداو و هەر بەنداوێکی تر بە تایبەتی ئەگەر بەنداوێک گەورە بێ و لەسەر زیەی سەرەکی بێ پێویستە بودجەکەی بە تەواوی دابین کرێ و ئەو چەند ساڵی کە بۆی دانرێ بە تەواوی بەنداوەکە بتوانرێ تەواو بکرێت. دەنا ئەو بودجەیە کە لی خەرجەکرێ ئەگەر بە پچڕ بێ و جار بەجار بوەستێنرێ ڕەنگە ئێمە زیانێکی زیاتر بکەین لەوەی قازانجمان هەبێت لە دروستکردنی بەنداوە. ئەو بەنداوە یا هەر بەنداوێکی تر لە هەرێمی کوردستان پێویستە بودجەی بۆ تەخسیس کرێ و بتوانرێ بۆ نمونە ئەوترێ لە ماوەی 3 ساڵە تەواو کرێ پێویستە تەواو کرێ ناکرێ بەنداوێک لە ماوەی 10 ساڵە تەواو کرێ یا 15 ساڵە تەواو کرێت چونکە زیانی زۆرترە بێ لە قازانجی. بەڵێ کاک ڕەحمان پرۆژەی تەواوکردنی بەنداوی تەقتەق گەشتوەتە شوێ و بڕیار چاق ببوورە کەی تەواو ئەبێت و چەنی پێویستە پرۆژەکە؟ بڵێ پرۆژەی بەنداوی چەقچەق لە کاتی خۆیان دەستی پێکراوە نزیکەی لە 130 کارەکانی تەواو کرابوو بەڵام ئێمە دوایەوەی دراسەیەکی وردمان بۆ کردەوە وامان بە پێویست زانی کە ئەو بەنداوە گەورە بکرێتەوە لە
توانای گلدانەوەی تەنها 3.6 میلیۆن مەتر سێجای هەبوو. ئێستا ئێمە ڕیدیزایانی بەنداوەکەمان کردوێتەوە بۆ 9 میلیۆن مەتر سێجا کە ئەمە گرنگیەکی زۆری بۆ سلێمانی هەیە و بۆ سەرچنار هەیەەوە بۆ تەواوی چەمی قلیاسان هەیە، چونکە ئەو ناوچانە هەمووی ئەبژێتەوە و ئابێتە ناوچەیەکی سیاحی گرنگ. و ئێمە وا لە هەفتەی پێشووە دواکۆبوونەوەمان لەسەر ئەو بەنداوە کرد کە ڕیدیزاینەکەی تەواو کراوە و هەوڵە دەین لە هەوڵی ئەوین کە دەست بە دروستکردنەوەی بکەینەوە، واتە لەسەر دیزاینە نوێیەکە دەست بە دروستکردنی بەنداوی چەقچەق بکەینەوە. وەکوتم گرنجێکی زۆری هەیە بۆ سلێمانی. بەڵێ ئێمەش بە هیواین. کاک ڕەحمانخانی، ڕێژەی گلدانەوەی ئاو تا ئێستا لە بەنداوەکانی هەرێمی کوردستان بەتایبەت لە دووەک و دەربەنی خان و دوکان تا ئێستا چۆرە ئەگەر پێمان بڵێ؟ بەڵێ لە ڕاستیە کەمترین ڕێژەی ئاو لە بەنداوی دوکان هەیە کە نزیکەی لە 35 ئاویتایە و دەربەنی خان نزیکەی لە 60 تایە و دهۆک نزیکەی لە 175 تایە. بەڵام لە چاو ساڵی پارە ئاستی ئاو یا خەزنی ئاو لە بەنداوەکانی ئێمە ئەم ساڵ زیاترە لە ساڵی پار. بەڵێ کاک ڕەحمان، پێشبینیە کرێت ئەم ساڵ ئەو بەنداوانە سەرڕێژ بن یا خودێش تا زووە جارێ بۆ ئەم پێشبینیە؟ لە ڕاستیە بۆ بەنداوە بچووکەکان جگە لە گۆمەسپان ئەو بەنداوەکانی ترەگەریەوە هەیە کە سەرڕێژ ببن و ئەگەر باران تەنانەت زۆر بارانیش نەبارێ. بەڵام بۆ بەنداوە گەورەکانی تر بەڕاستی پێویستمان بە بارانێکی زۆرە، پێویستمان بە ساڵێکی تەڕە بۆ ئەوەی کە دوکان زۆر زەحمەتە ئەم ساڵ پڕ ببێ. دهۆک ئەگەر باران هەبێ ئەگەرێکی هەیە و هەروەها دەربەنی خانیش ئەگەر بارانی باش ببارێ ئەگەری هەیە پڕ ببێ. بەڵێ کاک ڕەحمان، ئێمە باسی بەنداوی چەقچەقمان کرد و ئەوەی باوەنور و جگە لەمانە ئەگەر ئەوەی باوەنوریش لە داهاتوە دەست پێ بکاتەوە. جگە لەمانە ئێمە پێویستمان بە بەنداوی تر هەیە لە داهاتوودا لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان؟ یاخود داواتان کردووە بەنداوی تازە دروست بکرێت لە ئێستا بێ یاخود لە داهاتوێشی نزیکا بێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان پلانی خۆی هەیە بۆ دروستکردنی بەنداو لەو شوێنانەی کە پێویستن و لەو شوێنانەی کە گرنگێکی زۆریان هەیە بۆ بژانەوەی ناوچەکان و بۆ دابینکردنی ئاو و بۆ ڕوبەڕبوونەوەی وشکە ساڵی، چ لە گەرمیان بێت، چ لە کوێستان بێت، چ لە تەواوی پارێزگا و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بێ. هەروەها ئێمە جگە لە ئەوەی کە هەرێمی کوردستان خۆی پلانی خۆی هەیە لەگەڵەوەشا لەگەڵ لایەنی عێراقیش ئێمە لەسەر هێڵین بۆ ئەوەی بۆ دروستکردنی چوار بەنداوی ترکە بەنداوی استراتیژین و لەسەر ڕووبارە سەرچەکانن، بەنداوی باکرمان لە دهۆک و بەنداوی مەنداوە لە هەولێر، بەنداوی تەقتەق لە کۆیە و هەروەها بەنداوی دەڵگە لە منطقەی پشدەر و خەڵاتزێ کە زۆر زۆر گرنگە، چونکە بە تایبەتی لە هاوین و پاییزە ئەوانە تووشی کەم ئاوی ئەبن و تەنانەت گرفت بۆ ئاوی خواردنەوەی ئەو ناوچانەش دروستە بێ. ئەوە شێکێکە لەو بەنداوانەی کە گرنگن ئێمە لەسەر ئەو چوار پرۆژەیە لەگەڵ لایەنی عێراقی لە گفتوگوین بەردەوام ماڵوگۆڕی نووسراوەکان، راپۆرتەکان، کۆبوونەوەکانەکەین بۆی بگەینە ئەنجامێک، چونکە ئەوە لە چوارچێوەی دراسی استراتیژی عێراقیش ئەو بەنداوانە تەسبیت کراون و تەنانەت لەو توێژەکان لەگەڵ لایەنی تورکیش ئەو بەنداوانە باس کراون، چونکە ئیتیفاقێکی ئیتاری هەیە لەگەڵ تورکیا بۆ هەموو بابەتەکان. لەو بابەتانە پرۆژەکانی ئاویش بەشێکن لەو ڕێککەوتنامەیە. بەڵێ کاک ڕەحمانخانی، ئەو گرفتانی پێشتر بۆ گلدانەوەی ئاو هەبوو کە لەلایەن تورکیا و ئێرانەوە لە بە دروستکردنی بەنداوەکانیان، ئەمە بەکوێ گەیشت؟ ئایا ئەم گرفتە تا ئێستاش بەردەوامە؟ لە ڕاستیە گرفتەکانی ئاو لەگەڵ وڵاتانی دراوسێ بەپێی مادەی سەودا دەسەڵاتی حەسری حکوومەتی فیدراالیە و ئەوان بەردەوامن لە مفاوەزاتەکانیان لەگەڵ ئەو لایەنانە، بە تایبەتی لایەنی تورکی جۆرێک لە ئیتیفاقەیە و لایەنی ئێرانیش جۆرێک لە یەک تێگەشتن هەیە. لە ساڵانی ڕابردووە ئیتیفاقێکی کۆنکریتی نەکراوە لەسەر دابشکردنی ئاو لە نێوان وڵاتانی سەرچاوە و وڵاتانی پایین کە عێراقا، بەڵام جۆرێک لە هەماهەنگی هەیە، هەماهەنگی بەردانەوەی ئاو هەیە لە نێوانە وڵاتانە، بەڵام هێشتان وەکوتم نەگەشتونەتە ڕێکەوتن و هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی ئەنجامێکی باشی هەبێ لە ئایندێ. بەڵێ بەڕێز ڕەحمانخانی بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێم سوپاس، ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بن.